بۆ یەکەم جار لە هەولێر کارگەیەکی بەرهەمهێنانی زەیتی زەیتون کرایەوە کە لە توانایدایە لە کاتژمێرێکدا تەنێک تا تەن و نیوێک بەرهەم بهێنێت. کارگەکە لەلایەن وەزیری کشتتوکاڵی هەرێمەوە کرایەوە لە وتێشیشدا ڕایگەیاند جگە لە بەرهەمهێنانی زەیتی زەیتون پاشماوەکەشی بۆ دروستکردنی سابوون بەکاردێنن و لە بودجەی وەزارەتی کشتتوکاڵ 99 ملیۆن دیناری بۆ تەرخان کراوە. هێش ئێستا بەداخەوە بەرهەمەکانە ساغ نەدەبەوە، ئەمە یەکێکە لەو هەنگاوانەی کە ئێمە دەمانێت ئەو بەرهەمانەش لە وڵاتی خۆماندا ساغکەینەوە و بەرهەمەکانمان خەسار نەبێ و پشت بە زەیتی زەیتونی خۆمان بەسی کە جەنابتان دەبینین لەوێندەر کە زەیتێکی نایابە و تەندروستە و زۆر پاکە و زۆر بەتامیشە بەڕاستی هی وڵاتی خۆمانە. دروستکردنی کارگەکە بەپێی ڕێکەوتنی نێوان هەرێمی کوردستان و ئیتالیا بۆ پەرەپێدان و گەشەپێدانی بەرهەمی زەیتون لە هەرێم دروست کراوە. هاوکات 20 ئامێری تر بۆ جوتیاران دابین کراوە تا لە ڕنینەوەی بەرهەمەکەیان و چاکردنی دارەکان سوودی لێ ببینن. ئەو کاری ئێستەمان پیشانمان دەدات کە بەیەکەوە لە هەندێک سێکتەر بەتایبەت کشتتوکاڵ کار دەکەین و بەیەکەوە توانیومانە ئەنجامی باش بەدەستبێنین و بە دڵنیاییشەوە ئامانجمان گەشەپێدانی پیشەسازی و کاری جوتیارانە لە کوردستان. کارگەکە ساڵانە بۆ ماوەی 2 مانگ کار دەکات کە دەکەوێتە وەرزی پێگەیشتنی زەیتونەوە. بۆ گوشینی هەر تەنێک زەیتونیش بڕی 75,000 دینار لە جوتیاران وەردەگیرێت. بەرپرسانی وەزارەتی کشتتوکاڵ دەڵێن پرۆژەی تریان داوەتە وڵاتی ئیتالیا و لە هەوڵدان لە شارەکانی تر کارگەی لەم شێوە بکەنەوە. هەم لە بواری هەڵپاچینی دار و درەخت، لە بواری پەروەردەکردن، لە بواری تاقیکردنەوەی زەیت، لە هەموو ئەو بوارانەی کە پەیوەندیدارە بە زەیتون و زەیتی زەیتونەوە چەند شارەزایە کاتن لێرە ڕاهێنانیان کرد بە فەرمانبەران و جوتیارانی ئێمە لە سەرجەم پارێزگەکانی هەرێمی کوردستانە. لە کۆتایی مانگی تشرینی 2016ەوە کارگەی بەرهەمهێنانی زەیتی زەیتون لە هەولێر دەستی بەکار کردووە. لەو ماوەیەدا 115 تەن زەیتون لە ناوچە جیاوازەکانەوە براوەتە کارگەکە و زەیتی لێ بەرهەم هێنراوە. شیراز عەبدوڵڵا NRT هەولێر.